بەڵێ سڵاوتان لێ من ئێستا لەگەڵ بەڕێز شێخ مرشید هەستنەبیم کە مامۆستایەکی دیاری کوردستانە مامۆستایەکی ئاینیە مامۆستا من دەمەوێت چەند پرسیارێکی ئاراستە بکەم سەربارە بە چەند پرسێکی گرنگ مامۆستا زۆر سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە گەلک سپاس بۆشی زۆر سپاس مامۆستا ئەمڕۆ بەس بە وردی لە هێزی دیاسپۆرای کورد کرا لەو هێزە گەورەی کە لە دیاسپۆرا هەیە باس لە زیاد لە 4 ملیۆن کورد دەکەین پاش ئەم بەستنی ئەم کۆنفەرانسە لازمە یاخۆ پێویستە دیاسپۆرای کورد چی بکا بۆی بەڕاستی سوود لەو هێزە وەرگیرێت هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەریشەوە ڕاستە دیاسپۆرا کورد نەتشتێکی تازەیە قەدیمە ئەوە نزیکی 5-6 ساڵ هەیە ملەتی مە مەجبور بووە دەرکەتیە دیاسپۆرا ولكن هەمان کات دەژی چ قاشی نقاشی هەیە تێکردن کۆنفرانسێکی وەکەوی کۆنفرانسی وەکە کەسانەت زانە ئەکادیمی لەڤڕونن ji بۆ تەشخیصی بکەن نەرینێکی بدنە دیارکردن ji ber wêyekê rastî zor zor giring e و گرنگیە wê jî ew got katekî gelekî zehmet de jî tê و çûn bikaribin rolekî bihêlin ev diaspora hene kar û xizmetê bikî ئەزم دەکەم ینی پشتی ئەو ئاخفتنێ گۆ هاتنەکردن کێشەیە مەی هەری گەورە هەری مەزن ئەوە گۆ بەداخەوە هەڤرێزی نینە یەک هەلوەستی نینە مە یەک پەیام نینە یانیژی بتایبەت بێژم مە باندۆرە هێزên مەی سیاسی لە هەندروی کوردستان ئەو باندۆر بەردەوامە هەمان کات دە دیاسپۆرادا ji ber wêyekê بەداخەوە مە کوردیتی ناکەن ما حزبيتي دكن ما بويرنجي بويشي واي كار دكن جبر ويكي باندور نهاي كرن ام نتكارن ببنى دياسبورا كي جو كاربي تأثير كي باندورا كي السر جهن برياردار د اوروبا يعني برلمانتين كاسين خدان قرارن خدان بريارن منات وانن بريا يعني تأثير كي باندورا كي الوابكن جبر جو بداخه وما زور زور بشوك فكرن بارتيتي تشقاجي باشە چقاژی پێویستە حزبیتی باشە بەرگو ئەوە وەسیلەکە ji بۆ خاطر ڕێخستنی ملت وەلاکن کوردایەتی سەر حزبیتیە لێ بەداخەوە کێشەی مەی گەورە حتا ناستە ئەوە و تەسەور دەکەم زۆر جوانی هاتە قسەکردن لێ دەرمان بەوە ئەو دەردمانە دیت بەداخەوە نەبینراوە ئەنی ئەو پرسیاری منیش بویستم بزانم ئایا ئایدۆلۆجیا جیاوازەکان وایەتە حیزبایەتی بۆتە هۆی ئەوەی کە دیاسپۆرای کوردیە گرتوونە بن بەڕێستان ji ber ku mixabin nerîna mî biçûk de nerîna mî mutewazeh de me natwanin hevdû qebûl bikin me natwanin her kesekî govekî min fikir nake mel kopiyê hev digerin me her tim hewl digerin qisa dikin sohbet dikin diyalog dikin bo kesî goveke mîna min fikir bike kesên kopî ama kesekên cuda fikrê raman ji ber ku Kurdistan zor zengîn e rengîn e me dibêjin Kurdistan bexçî gula ye bexçî gula cawazî û pirrengiya هەرێمی هەیە پرڕەنگیە فکر و ڕامان هەیە پرڕەنگیە سیاسی هەیە پرڕەنگیە ئۆلی هەیە پرڕەنگیە مەزهبی هەیە لێ بەداخەوە هەفتوو ناتوانن قبول بکن هەرتم لە کەسێن کۆپی دگەرن و مادام مەل کۆپی دگەرن ئەم هەرتم کەسێکی کورد ئیقسا دکن وەختی گو ئیقسا چێ دەبێ کار لاواز دەبێ بەداخەوە مامۆستا دەچینە ڕۆژاوای کوردستان من چە پرسێکم هەیە سەبارەت بە دۆخی ئێستای ڕۆژاوای کوردستان ئێوە داهاتووی ڕۆژاوای کوردستان چۆن دەبینن ڕۆژئاوای کوردستان بریندارە لێ زیندیە ڕۆژئاوای کوردستان دە بەهوەریە مەدا نەمردووە هێ زیندیە هێ کاری خودکی ملەتی مە ڕۆژئاوای کوردستان هێل بەرخوا ددن هێژی لەسەر پیانە برنگێکی ژرەنگا ڕاستە دەبێ گۆ نەبووێ جەوش و شەوقا گۆبەری ئێستاتێ دەبوون لێ هێژی کاری خودکن هێژی بەردەوامن و بەهوەریە من بە کورد و کوردستان تێ وەژبەر وەیەکێژی من دەبینم پێشە ڕۆژ ئینشاءالله پێشە ڕۆژێکی زۆر جوانە زۆر خۆشە ڕاستە ئەمرۆ تاپڵ و زۆر تاریە زۆر کێشەژی هەنا لاکن ئۆمیدێ من
بلندن ولغوري حذكرنا من وبهوريا من بو كرد وكردستان هيا أميد وهيفية مجي لغوري ويجي بلندن دور دجي راستي صحبتك غانديتي هشام زور جار من أو قصتين من زمان غاندي قصكي زور جوان دبيجي كاتي دبيجي أجر بري تونضابون دبي تشتكي زور بقيمة ونضابو وكاتي شرفي تونضابو تشتكي جوناي تعويز كرم ببرا ونضابو لأجر تأميد يا خو هيفي يا خو تونضاكر تهر تشتي خو ونضاكر روج آفاي كردستان وكي بارچكش كردستان مي مزن آجورة آبيروز هي بردوامة وقالي وينا خدمة وخبات وأخوا بردوام دكن برخدان وتكوشينا واجي بيروزة هي بردوامة. پرسیارێکی دیکەم هەیە هۆکار چییە ئەوەندە هێرش دەکرێتە لەلایەن چەندین لایەنە چەکدارەکانی دیکە هێرش دەکرێت سەر ڕۆژئاوای کوردستان ئەو هۆکارە چییە بۆ ئەو هێرشانە بە بەردەوامی لەسەر ڕۆژئاوای کوردستان هەیە جبرگو كردستان أوا چندين صال بن دستي ظالم وزوردارة أمرو الباشوري كردستان هرمكي مي فرمي ياسايي هيا وروج آباي كردستان جي وقت قد خزمت وخبات وهولدان ديا قو أوجي تشتكي ياسايي يكي فرمي بدست بخي أوان نيفي كردستان تدرست كر جبروية كي دجمن هرتم هولد دي كارد كي قو أو كرد نجهن أو حق نجهن أو ماف واد آخفتني مي كردواري دا جار هيا نازانم بكرمانجي واد بيجن بصورانية واد بيجن نابيجن نازانم دبيجن دجمن بمنته يعني دجمن هر كاري خوبك جبرجو امر وقتي جو روج آوای كردستان جي بيك هستاتوي كي فرمي ياساي او درخ باشوري كردستان دا او كارك زور غوره تشيد بيج بروي كي دجمن هرتموي هول بدي جو ملتي كرد روج آوای كردستان نجهي ويحقد همان كاد دجي ملتي ما لروجلاتي كردستان جيت حركه ديا ميدان ديا دكار ديا خبات ديا واد سوبروج دا تصوري مدى بيويستا ما وك ملتي كرد الرخ ملتي خوال قلي خوال قل روجلاتي كردستان جدي راوستن وخدمته خبات بكن جبرجو ان شاء الله دنيرينا مدى اوجي كاركي بيوريوس دكن پرسیارێکی دیکەم ئەوەیە تا چەند زمانی کوردی لە ڕۆژئاوای کوردستان لەژێر مەترسیدایەوە دیاسپۆرای کورد چۆن دەتوان ڕۆڵێکی گرنگیان هەبێ فشار بخەنە سەر ڕێکخراوەڵێن دەوڵەتیەکان بۆ ئەوەی مافی زمانی کورد لە سووریا بپارێزرێت حرمەت و ڕێز بۆ ئەو پرساتە لێ من نەلەگەل پرساتەمە زمانی کوردی لە ڕۆژئاوای کوردستان نەبن مەترسی و مەخاتەریە دەیە بەریژی بەری ئێستا ڕاستی بەری ئەو ئەم بێژن ئەو شۆڕەشێن گەلێن سووریای گۆ درست بوو ملەتی کورد ڕۆژئاوای کوردستان بە زمانی خوا شەهناز بوو بسەر بلند بوو ڕاستە کێشەن هەبوون جار هەیە هەنێک ئاخفتن و قسەدانên عەرەبی دەرباسی ئاخفتنێ من بن او راستا كاتي تهيا من بيكانوكا كيبوتا بيجم ابو عثمان صبري هبو يك جوان كسين دا مزراندني يكم بارتي وهيزن سياسي روج آوای كردستان 1957 ده همان كات دمروفكي اديب وشاعر بو هالبستفان بو جنجكي مي كرد خلقي قامش له هالبستكي دروس دكي ودشي جم ابو عثمان صبري دبي ابو عثمان جمره او هالبسته او شعره كنترول بك مزي شونه ادبياتي خوي كردي قلت يا بيجي فرموكا بشتي تواوكري قلت يا ابو شون بو قلت والله زور جوان بو كان كلمه كرديها نراك ما شاء الله عربيكي زور جوانا بدا خواز زور جراوا مدبي هنا قصدان عربي ينجي جار هي تركي ينجر هي فارسي سراسري كردستان بدرباس دبي ولكن زماني كردي روج آوای كردستان بهيزه بقوته او كان صالم جو درباس ورابردوده زماني كردي بدها بقوت بو امر نفشكي هيا جنجن هنا باسی روج آوای کردستان د زانکودا زمانی کردی زور به قیمت کرنا جبروی کی جالی کردواری و جالی جواکی کردی و مطرسی سر زمانی کردی نینا ولكن هولدان تی خواستن پیوسته جبو خاطر گزمانی کردی دیاسه سوری ده به زمانه کی فرمی کتا است نبوتا لدستوری سوریا دا نبوتا زمانی کی ناسراو خشكي عزيز أوا زيدتري 6 سالة زماني كردي بن زحمت وبن زور دايا سباس بون دايكين ما وسباس بو هنرمندين ما زماني كردي فاقو هستن حتى أمره ملقى القصد تلقى تقصدك من نتشوما مكتب من نتشوما دبستاني كردي جو من خفيري كردي بكم أوا زماني دايكي منا بكي ماسية خوا بعيبي خوا أوا زماني دايكي ما حتى أمره هاتي باراستن جبرو ويكي مطرسي لسرقلي كردنية جو زماني كردي برزا بكن ونضا بكن روش آوای
کوردستان لی دهمان کده کارکی زور گران پیشیا ملتی میل روش آوای کوردستان جبو خاطر خلات کرنا زمانی کردی گو ببه فرمی و یاساید هندروی سیستم سوری داری كاين بۆ چەسپاندنی زمانی کورد لە یاسای سووریادا زۆر سپاس بە بەڕێستان کە لەگەڵمان هەر بشیت مامۆستا زۆر سپاست دەکەم سپاس بە ئێوەش